زۆرێک لە چاودێران و زۆرێک لە خەڵکی ئاساییش ڕووداوەکانی میسر و تونسیان وا بینی کە بە جۆرێک لە جۆرەکان ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکای لە پشتەوە بێ. باشە ئەگەر ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا هاوکاری و میلەتانە بێ بۆ ڕوخاندنی ئەو حکوومەتانە، بەرژەوەندی لەوە هەیە کە ڕێگە بدات هێزە ئیسلامیەکان لە وڵاتان هەیە باڵا دەست بن؟ نا، ئەمریکایەکان شت دروست ناکەن، هەر غەربی بە شێوەیەکی گشتی شدە قۆزنەوە. خۆگەر ئەمریکایەکانەوانەی میسریان دروست کردایە، هێلاری کلینتۆنە وایە لەسەر شان بیبن بۆ ساحەی تەحریر، بەڵام کەس ئامادە نەبوو تەوقەی لەگەڵا بکە. ئۆباما 6 دانە ساڵی ڕەبەقە لەگەڵ ئیخوان مسلیمینە خەریکە کە بەڵێ وەرنە سەر حکم بە ئیتیفاقی کام دێڤید بپارێزن. ئەوان ئیستعدادیان نی هەرچەنە زاهیری ئەڵێن بەڵێ باشە پابەند دەبین بە ئیتیفاقیە نێودەوڵەتیەکانی میسرەوە ئەوان. لەبەر ئەوەشە کە نایهێڵن ئەو عەسکەرە ڕەزا قورسانە لە دەسەڵات بێنە خوارم. و ئەوەش ململانێ زۆرانێکی ترە کە مەرحەلەیەکی تری ماوە کە بریتە لە زۆرانبازەکەی ئیسلامیەکان لەگەڵ عەسکەر. بۆچی لە هیچ شوێنەکە عەسکەر نایە دیموکراسیەکە پێشێلکە ئیلا لە وڵاتی مسلمانانە نەبێت. نا، لەبەرەوە من پێم وایە غەربیش ئەو قەنەعەتەی بۆ دروست بووە کە ئیسلامیەکان هەر دێن، بەڵام ئەگەر ئێمە ڕێگامان نەدان بەرەی قاعیدە بە قووەترە بێ، هەروەکو لە سۆمالە یەکەم جار هەر ئیتیهامیانە کردنیان وەڵا ئەندامی قاعیدەیان تایە. ئێستا بە ئاشکراڵێن ئێمە قاعیدەین حرەکەتی شەبە و زۆرترین نسبەتیشیان بەدەستەوە هەر کافیە بۆی کە لە کیسمایەوە هەفتەی 2 ملیۆن دۆلاریان دەسەکەوێت. چەکیش بە ڕسمی لە ئەریتریاکردن بە زیادەوە کە لە ئۆکرانیای کردن. یا کابرا بە قەبیلەوە هاتووە لە بووین بە قاعیدە لە ئێمن، یا تالیبان یا شوێنانی تر. لەبەرەوە یا جەبهەی قاعیدەکە پێویستە بە قووەترە بێت ئەو کاتە، یان ئیسلامیەکان دێنە سەر حکم بە دەعمی ئێران. لەم ململانەیە غەربیەکان بە شێوەیەکی گشتی تامان ئەوروپاش لەگەڵ ئەمریکایان نییە لەگەڵ ئەو نەزعەیە، چونکە نە حەماس نە حیزبڵڵا بە ئیرهابی دانانن لە ئەوروپا. لەبەرەوە هاتنە سەر و معادلەیەکە چار نییە بێ ڕێگەیان پێ بدرێ و ئەبێ ئیستیعابی ئەمەش بکەین کە تەغییراتێکی زۆر جەوهەری لە ناوچەکەیە بێت.